گفتوگۆیەکی تایبەت و پڕ لە ڕێز و خۆشەویستی لە گەشت بینەرانی بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە بێ. ئومێد دەکەم ژیان و حاڵتان پڕاوپڕ لە ئاسوودەیی و باشی بێت. من ستایش محەممەدی ئەمڕۆ لەگەڵ خاتوو لامعە کەریمیان کە خاتوونێکی سەرکەوتوو لە بواری وەرزشی تۆپی پێەیە چاوپێکەوتنی و گفتوگۆیەکی تایبەتی ترتان پێشکەشەکەم. هەتاکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ هەر لەگەڵ ما بمێنەوە تاوەکو بزانین چیتان پێشکەشەکەین. بینەرانی عزیز و خۆشەویستم ئەمڕۆ گفتوگۆیەکی تایبەتی تر لەگەڵێکێتر لە خاتونە سەرکەوتوەکان لە بواری وەرزش ئامادەیە. هەتاکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ هەر لەگەڵ ئێمە بمێننەوە. خاتونگە سلااو لێبێ. سلام عەرز دەکەم لە خەمەت خۆتان و هاوکارگەر موحتەرەم. سپاس دەکەم. تەندروستیتان باشە؟ مەمنونم. تەشەکر. سەرەتا بۆ دەستپێکی بەرنامە و سڵای خۆتان بۆ بینەرانمان و بایۆگرافیکی بچووک لە ژیانی تایبەتی خۆتان و ئەو حرفەی کە ئێستا حالین مەشغوڵن بۆمان باس بکە. سلام عەرز دەکەم لە خەمەت بینەران موحتەرەمە. من لامعە کەریمیانم. حدوداً لە ساڵ 81 شروعم کردگە بە فعالیت و لە ڕشتەی فوتساڵ شروعم کردگە. زۆر چاکە. ئەمەت بزانم لە چ تەمەنێکام هەستە لە تا دروست بووی کە حەزی ئەوەتیا دروست بێت کە بچیت بەڕووی دنیای وەرزشا بە بەشی وەرزش هەڵبژێری؟ خب من هەر لە مناڵی و ئەنوا وەرزشگەلم ئەنجامدا گەناو مەدارسە ئیسە لە دەومەیدانیەوە تا بەدمینتۆن و داشباڵ و فوتساڵ و بعدیشی لە فوتساڵم لە ساڵ ئەوەڵ دەبیرستان و شروع کرد لە ناو مەدرسە دادیابیان کردووە. من ناوتیما قەرارم کرد بەد لە تەریخ مەدرسە و تانیم بە مارسەوارد بم. باشە چی بوو لەنام هەموو زەمینە جۆرەوە جۆرە وەرزشیە ڕوت هێنا کە بە فوتساڵ چ شتێکی ئەوەنە لای تۆ توای بود وەستەرەنجی تۆی ڕاکێشا کە بتەوێت ئەم ئەرسەی هەڵبژێری؟ خب فرە عەلاقەم پێ بوو و هەر بەقۆڵ گەورەگەل وەرزشی هەروەوە ئێژن لە زەوی خاکیۆ شڕۆمان کردگە. منیش خۆ ناو کوچۆ کۆڵانە فوتباڵم کایە کردگەوە لێ نەمەزانی کە ڕشتێک هەست بۆ کەنیشکەکان کە ئێمەش بچین کارکەین حتا نەمەزانی کە ناو سالۆنیشا هەست. بعد مەدرسە ئێمە سالۆنێ وەرزشی بوو کە ناو ئەو سالۆنایتە من لێنەوە فرەتری تر بۆ مشەوەق بووم کە ئەشتیاقی فرەترم پیا کرد کە فوتساڵ شروعکەم و ئێدامێ بم. باشە سەرەتا کاماژەی پێ فوتساڵە دەست پێ کرد دوای چەند ساڵ بەردەوامبوونت لە فوتساڵە بڕیاریەوە جاکە بچی ئەیتر لەمە بە دواوە درێژی بە فعالیتەکانت لی فوتباڵە؟ خب 2 ساڵ فوتساڵ کارم کرد لە سەد ئاموزشگاییە سەد منتەقا و ئۆستانی و کشوەری. بعدیشی کە داوەت بە ئوردوی تیم میلی گۆلێری کارم کرد ناو فوتساڵە. بعد ئیتر دوای 2 ساڵە خب من تانیم فوتباڵ شروعەکەم. فوتباڵیش لە ساڵ 84 بۆ ئەوەڵین بار لە ئێرانە تیم کورسان حزوری پیا کرد و من جز نەفەراتی ئەوەڵ بووم کە تانیم ناو تیمە قەرار بگرم. باشە ئێستا شەر حالین هەر لە ناو تیمی ملیای؟ ئیستا لە حاڵ حەزران نا وەڵێ خب ئوردوی تیم ملی ژێر 19 ساڵ من داوەت بووم بۆ فوتباڵ. باشە ئەم بزانم ڕێی خۆت لەسرم قسەی کە ئەیکەم وەری بگرم حالین حال حەزر لە سەردەمی ئێستەی جایگای خانمەکان لە عەرسە و لە بواری فوتباڵە لە ئێرانە تا چۆنە هیە بینی؟ خب قەتعاً قەبلەن کە فرە مەحدودیەتگەل بوو کە حتا ئێمە زەمین چەمەنیشمانەوە کە فوتباڵ بازیکەین. جۆرێ بوو کە تایمگەلی کانەدا پێمان بالفەرز سەرسب نازام سەعات 5-6 سەب ئێمە قەبل لە مەدرسە لە فکر ماچوان بۆ سەر تەمرین و ناو واقعاً زەوی خاکیە تەمرینمانە کرد چەمەنێ ئانچنانیان اختصاص نادا بە ئێمە. وەلێ خۆب کەمکەمیسا ئەمە پیشڕەفتی کرد و توانیان کە هەم زەوینێ چەمەن خب لە سەد شارە اختصاص بن بە بانوان نەیسە ئەو زەوینە اختصاصن هین بانوان بێ. وەلێ خۆب نسبەت بە قەبلەن فرە خب ڕاحەتترێک و بگەسەوە نسبەت بە قەبل. باشە میبزانم سەرەتای دەستپێکە چۆن بوو ستارتی کارت لە چیەوە بووایە خوار خۆت بووی کە بەرداوی خەریکی تەمرین و ڕاهێنان بووی لەگەڵ خۆتە یان بەرداوامی لەم ڕێگای کەسێک وەکو مامۆستای وەکو مڕەبیەک لەگەڵت بوو؟
خب ئێمە لە مەدرساکە معلم وەرزشەکانمان بوون کە ئێمەیان بەم سەمت و سووە کێشان خب لە ئەسڵا لە چۆن لە مەدرسە شۆمان کردەوە لێ خب من خانمی سرور ساعدی مربی ئەوڵە فوتساڵم بوو کە ناو تیم ئاموزشگایی یا خب تەوەسط ئەوان من انتخاب بووم بۆ مەراحل بانتر و دەرنەهایە چۆن خۆیان ناو تیم بۆزۆک ساڵان بوون و کار منیشیان بەدڵ بوو منیان بەو سەمت و سووە سەوقدا کە بچمە ناو تیم بۆزۆک ساڵانیش لێنیشا کارکەم. باشە زۆرتری ئەو پۆستانی کە تۆ بووتەتە ناو مسابقەکان لە چ پۆستێکا تۆیان وەرگتووە لە چ پۆستێکا زیاتر کایەت کردووە؟ لە فوتساڵا کە 2 ساڵ ئەوەڵ گۆلێری کارم کرد هاتمە ناو فوتباڵ خب لە مناڵەکان فرە جۆسم بچکتر بوو سنیشم لە گشتیان کەمتر بوو ناوتیم بۆزۆک ساڵەکانە بۆ دەلیلە ئەنگار مەسەڵەن ئەنازەی دەواازەکە بۆم گەورە بوو یا مەسەڵەوەمە لە ذهن خۆمە تەڵقینم کرد و بەت مۆرەبیەکەم پۆستەکەی منی تەغییردا تەستی لێم کرد چەندانە تەستی لێم کرد کەیتر لە هافبەک ڕاست و دفاع ڕاستەتانیم کارکەم لە فوتباڵە لە فوتساڵی شاکە خب فلەنگ ڕاستە وێسم پۆستم لە فوتساڵە فلەنگ ڕاستە. باشە حالین کەیسە شەر مسابقەی کە بەشداری بکە لێی فوتباڵە هەر هەمان پۆستی یا پۆستەکە گۆڕاوە؟ ناخۆب ئیسا چۆن خەریک مۆرەبیگەریشم ناوتیم بۆزۆک ساڵەکەی خۆما هەم مۆرەبیم هەم بازی کۆنم هەم ئەتوانم عەقەبگیر بێسم و فلەنگ ڕاستی شەرکارەکەم. باشە سەرەتاوی کە ئەوایی لە مسابقەکان و مسابقە سەرەتاییەکان کێ بەرکەی سەرەتاییەکان کە تۆ دەست پێ کرد وەرگرتنی کام پۆست زۆر بۆت قورس بوو ئەوەی کە واز هەستەکە لە خۆت کە ئەبێت ڕاهێنانی زۆرتری بۆ بکەیت تاکوونی بتوانی لەم پۆستە بە باشترین شێوەکایە بکەیت. خب ئەو پۆستگەلە مۆرەبیەکەمان بەقەڵ ماروفێژێ ئەوان بەرەساسە تێسکەلی کە ئەیان کرد لێمان لەو پۆستا ئێمە کارمانە کرد وەلێ خب من حتا وەختگەلێکیش بوو کە دفاع ئاخرەکەمان مەسەڵ ناوتیمە یا مەستوم بووە یا ئوردوی بووە نەیتانیای شرکتکە من بازم دفاع ئاخریش ئەویسیام یانە سایمە کرد ئەو وەزیفە وا مۆرەبیەکەم ئەیا پێم ناوزەوی نابتانم ئەنجامی بم وەشکر بەخوا 7 ساڵیش لیگ بەرتر بازیم کرد ناوزەوینە تانیم جۆزە تەرکیبگەل ئەسڵی بم هەمیشەوە هیچ تەمرینێکم یا هیچ مسابقەیەکم سایەکرد لە دەستنا. ئەمێت بزانم کە حاڵین ئێستا شەر خۆت بکو تەمرینکردن وەکۆی کە بەشداریکردن لە مسابقانە هەر خەریکی تەمرینکردنی یا ئیسا کارێکی خۆ زیاترەوە داناو کە هەر تەنیا لە عەرسێ مڕەبەگەری زیاتر مەشغوڵی؟ خب باوجودەوە هێشتا چەند ساڵە گوزەرەوە لە من هەر علاقەمەس بێ کە بازیکەم وەلە خب لە حەدی نیازە تیمە گەرەکمە بازیکەم جۆرێ بێ کە بازیکۆنێتر ئەگەر بێت لە حەد خۆما یا هەر خوارتریش بێکەم ێستەی بینمە جێگەکەی خۆم کە ئیتر من بازی نەکەم و تەمەرکۆزکەمەوان کار مۆرەبیگەریەکەم چۆن واقعان هەتکی بەیەکە وەختەی ئەنجامایی فرە سەخترە بە نەزەرم ئەگەر جیا بێتەوە لە یەکترین فرە خاستر بێ بتانم خاستر ئەماڵکردی خاسترم بێ. زۆر چاکە دوای چەند تەمرینکردن دوای چەند ساڵ دوای چەندمان توانیت کە ئەوڵی مسابقی خۆت تەجروبە بکەیت لە زمینی فوتساڵە؟ خب ئێمە لە مەدرسە کە مدام تەمرینمان بوو ئەسان هیچ تەمرینێکم لە دەست نادا تەمرینمان بوو لە مەرسا چۆن مەدرسەی مێشە سالۆنی بوو خب بە نەفمان بوو کە زمسانی تر نەما نازم نۆکە لە خۆشا بازیکەین ئەچوینە ناو سالۆن مدام تەمرینمان بوو و مەرحەلە من تەمینەکانم ئەدامە ئەدا و پرسەریەک بۆ ئۆستانی بۆ کشوەری بازم بۆ ملیانێ پرسەریەک ئەم تانیم خۆم نیشان بم بخەمە بەرچاو کە تانم لە تیمگەل بانتراوە دوای 1 ساڵە تانیم ناوتیم بۆ 2 ساڵانە جێ خۆمکەمەوە مەفرە خاست بوو بۆ من زووتر ئەو مەرحەلە منیا پرسەر. باشە لە یادت دێ یەکی من مسابقە کە بەشداریت کرد بێستە بارەز بەو هەست و حاڵە کە بوو ئەوڵی مسابقەی تۆ بوو ئەو تەجروبیاتێک کرد لێ وەرگرزەکە لە یادت بێ بۆمان باس بکەیت؟ بەڵێ خب ئەوڵین مسابقاتمان کە بین مەدارس بوو خب هەیەجانێ فرا مەسەڵ مەدرسەی ئێمە خب توا مەدرسەمان جەمە کردەوە هاتن داوەتمانە کرد بۆ سالۆن خب ئسترس خاص خۆی بوو وەلێ خب فرە بۆم شانازی بوو کە تانیم کلەن تیم مەدرسە
جەمۆکەینەوە بتانین حتا مەقامیش بەدەستبیرین کە ساڵێکی مەقام ئەوڵیشمان بەدەرساوە لە مەدرسە و ئەنگار من واقعاً دروستە لە بین مەدارسا بوو شاید سەتحەکەی فرەبانەوە لە وەختاوەڵێ فرە شەوقوزە خۆم بوو بە تانیم فرە محکەمتر کارەکەم ئەنجام بم چۆن ئەلاقەیشم پێبوو و تۆ ڕفەقەکان تریشمەوانشەوە ئەلاقەیان پێبوو ئیسیشە هەر ئەکسەریان هەن ناو تیمە تانیم هەر لە تەریق ئەو مەدرسە و هاتینە ناو تیم گەلێتر لە دەرەوە. باشە بێژگە لە مسابقەکانی مەدرسەکەتان تۆ مسابقانی کەیتر تۆ لە ناو تیما بوویت ئەمێ سەبارەت بە تەجروبەی ئەو کاتت کە یەکەمین مسابقە بووتر لە سەدحی مەدرسە و سەدحایەکی پایین هاتە دەرەوە سەبارەت بە هەست و حاڵە تەجروبێت کە ئیتر مسابقەکان جدی بۆەوەی کە تۆ سعودت کرد بە تیم ملی لەی فوتباڵە بۆمان باس بکە. خب من ئەوڵی مسابقەی فوتباڵم کە چووم ئەوە بوو کە خب تەجروبەی کەمنەوە فقط لە حد تەمرینە بوو تەمیناتە چوامە بۆ مسابقە ئەوڵ مسابقەمان لە ساریا بوو کە بە سوورەت مجتەماع لە وەختا لیگ بەرتەر بەرگوزارەوە ئەوەنەوە کە هەر هەفتە یەک بازیمان بێ. خب من مناڵتر بووم سەختتر بوو بۆم ناو گەورەکانە فقط مرەبیەکەی خۆمم تقریبەن تەک ئەوە ڕاحەتتر بووم سەخت و بووم ئسترسم بوو کە ئایا هەمە ناو تەرکیبانی مە ناو تەرکیبە. خب بازی ئەوڵ من ئەو دەور ئەوڵە بازی ئەوڵ لەبان نیمکەتەوە بووم وتیان تۆ دەفاع ڕاستەویسی پۆستە مشەخەص بوو وەلێ لەبان نیمکەتەوە بووم ئیتر لە مۆدووە ئەوە تەمرینات ناو تەمریناتە تانیم خۆم نیشان بم کە سایم کرد کە خۆم ناو تەرکیبە جێگە بم و خۆ بازی ئەوڵ قەتعەن کە ئسترس خاص خۆی هەست و شەخوزە خاص خۆی هەست منیش هەرەو حسمە بوو تقریبان کە ناو تیمە چەندێ خاصەکە من ئاوا چۆن فرە کەسگەل ئەیانوت کە فوتباڵ ئەسەن بۆ کەنیش مەگەر کەنیش فوتباڵە کات مەگەر ئەوێت کەنیش بتانێ لە فوتباڵا بگەیتە جێگەی یاشتێ و من چۆن تانیم ئەو هێنا ئەو بینشە ئەوەزکەم بە تواناییەکان خۆم تانیمەوە سابتکەم کە منیش ئەتانم ئەم کارە ئەنجام بم. باشە کاتێک کە مسابقەیەکی بەرکەکە تا بوو خۆ دوو خۆت لە عملکردی خۆت رازی بووی؟ خب هەست کرد بۆ نمونە کەم و کوڕیەکت هەر هەبووە کەمت داناوە ئەو شتێک کە خۆت ئەدویستکە و خۆت بۆ خۆت دانابوو نەوتوانی نیشانی بی. خب چۆن سنم کەم بوو فرە ئەنگیزەم لەبانەوە بووە بە تواو تەلاش خۆمەوە کارمە کرد وەلێ خۆب فرەتر ئەوەی کە لەو وەختا کە تەئیدیە مۆرەبیەکەم بگرم مهم بوو بۆم بە هەرحاڵ وەلێ خۆب چۆن لە گشتیام ناڵتر بووم ناڵەکانتی شەشوێق میانە کرد کە بۆ سن و ساڵە و مەسەڵەن تانیک بەناو تەرکیبە جێگەی خۆم کەمەوە خۆ بە هەرحاڵەوانە فرە خۆشم باعثەوە کە خۆشم خۆم تەئید کەم وەلێ خۆب نقاط ضعف و قووەت هەر هەست لە هەر بازیکۆنێکە سعیمان کردگە مەسەڵەن لە تەمینات بعدیە بە ڕاهنمایی مۆرەبیەکانمانەوە ئەوانیش ئیسلاحکەین. باشە تەمەنت چەند بوو کە بەشداری و مسابقەت کرد؟ ساڵ ئەوەڵ دەبیرستان بووم لێنا ئیتر شڕۆم کرد ساڵ 84 فوتباڵم شڕۆ کرد شاید 16 ساڵ 15 ساڵ. بینەرانی عزیزم لەم بەشە لە بەرنامەکەمانێ سەبارەت بۆ خەڵاتانەی کە خاتولامێ بەدەستهێناوە هەر کامێکی کە لە چ حرفەیەکی بەدەستهێنا دینکە بە دینکێ بجوان لەسەری گفتوگۆمانە بێت خاتولامێ دینکە بە دینکە ئەگەر بگیری بەدەستەوە و شەرحی بیکەمەهی فوتساڵەکەتە فوتباڵەکەتە یان خود وەرزشێکیکەیە تاوکو زیاتر لەسەری گفتوگۆمان هەبێ. خب من لە هەیەت کاریگەریە فعالیەتم هەست بانوان نایب ڕئیسێ فوتساڵە کاریگەریە بانەوان فعالیەتەکەم بۆ خشتە کاریگەر لێرە توانیمان باشگای سەخناخ لە مسابقات فوتساڵە کاریگەریە مەقام ئەوەڵ بەدەست بێرین و لە زەمینەی فوتساڵە باشە مەکەوتت بۆ کاریگەریەکانە تەنیایی و قشرە ئەتوانن کە بێن عزوی ئەم تیمەوە بن و لە مسابقەکان بەشداری بکەن؟ بەڵێ کەسکەلێکە خۆ چۆن قشە کاریگەر قشە ئاسی پەزیر و زعیفێکن و ئێمە هەدەفمانەوەسە کە ئەم قشیشە بتانن وەرزشکەن و بە فوتساڵ
بين بەرەوتەرە فوتساڵ و بتانین ئاموزشیان بین و لە مسابقاتە شرکەتیان بین حتا مسابقاتی کشوەریشیان هەست کە ئەتانین لە مسابقاتی کشوەریشە شرکەتکەین. ئەمە هەری لە باشگاکی خۆت لەگەڵ یانە کارەکەی وایە؟ بەڵێ. ئێستاشە بەردەوام من لەگەڵ ڕاهێنانکردن لەگەڵ ئەم تیمەیە؟ بەڵێ بەڵێ. باشە دواتر ئەمیشەکە مسابقات مینی فوتباڵە. خب مینی فوتبال ڕشتەی جدیدێکە یانێ تقریبان گۆڵ کوچیک خۆمانە گۆڵ بوچک خۆمانە لەبان هەمەتاین لەبان چەمەن مەسنۆعیە و هەم تەبیعی و هەم زەوی فوتساڵ و بەرگوزار بێ وەلێ لە ئەسڵا لەبان زەمین چەمەن تەبیعیە و بەرگوزاری مسابقاتی و من خۆم بە عنوانێ نایب ڕئیسێ هەیئەتێ ئەنجومەنی مینی فوتباڵ بانەوانێ ئۆستان خەریکم فعالیەتەکەم و توانیکمانە ئەم ڕشتە فرەتر بە کەنیشکەکان بناسنین و مسابقاتی بەرگوزارکەین. لە مسابقاتی ڕووستاییمان گەرەکمانە بەرگوزاریکەن بەناو جام پەرچەمەوە کە خەریکین بەرگوزاریەکەین ئستارتیمان داگەلێ و هەمیشە مسابقاتی ئۆستانیە مینی فوتباڵ و کەیمە توانیمان بەناو باشگای سەخناخ و مەقام ئەوڵ بەدەست باشەکە ئێم نازناوەیان پێبەخشیدەم نایب ڕئیس. یەک ساڵێک ئەوەیە کە من لەم ئارسا فعالیەتەکەم. باشە لە ڕووی چ سیفاتێکە لە ڕووی شتێکەوە کەسێکە لە بژێرن کە ئەم نازناوی پێبەخشن و بتوانێت لەم بوارەیە فعالیت بکە؟ خۆ قەتەن کەسکەلێکەوە فعالن و فعالیەتیان هەسواتان لەو زەمینا کۆمەکەنە هەیئەتەکان واردەم ئارسەگە لە ئەوەن کە بتانن کەسگەلێ تریش تەرغیب بکەن بەرەو ئەم سەمت و سووە و بتانن فعالیەتیان بێت. وایە سەبارەت بە دواترین خەڵاتکە بەدەستت ئەمیشەکە ماسووری وەرزشیە لە تاران گردگمە بە عنوانی ماساژۆرێ خانمەکان ماساژۆری وەرزشی خانمەکان کە لە تارانە گردگمە بە هاوکاری ئاکادمی ئینگلیس دانێ لە ئاکادمیەکان ئینگلیس. تەنیا خەڵاتەکەت وەرگرتۆ تاویان لەسەر فعالیتکردن بەردەوامی ناچۆن ڕۆژە ئەسڵیەکەم فوتساڵ و فوتباڵە وەلێ خۆ ئەمیشمە فکرم کرد کە لازم بێ لە کارەکەما خۆ بە هەر حاڵ تیمەوەی بۆ مسابقات یا هەر شتێتر لازمە کە لەو زمینەگەلا لە زمینەی ڕەوانشناسیە لە زمینەی ماساژە لە زمینەی بەدەنسازیە کە من مەدرک بەدەنسازیشم گرگە نیاز هەست کە ئەمانە ناو تیمە بە هەر حاڵ دانێ مۆرەبی ئەم هەنگەلیە بێت بۆ پێداویستی تیمەکەتە. باشە دواترین ئەمیشەکە مەدرک فوتساڵەکەمە کە لێڤل یەکێ ئاسیاس خۆ بۆ لێڤل دووەکەی تازە شرکەتم کردگە قەرارە بەڵێ مۆرەبیگەریە لێڤل یەکێ ئاسیا فوتساڵ بۆ لێڤل دووەکەیشی شرکەتم کردگە کە ئیشەڵڵا ئەگەر قسمەت بێ دوایی بازم ئەرتقای بم و بتانم لەو زەمینە فعالیت بکەم. باشە سەبارەت بە هەرەمەی کە ئەبێ بە چەند مەرحەلە تێبەر بن تاوکو بتوانن لێڤەلەکانتان ببەنە سەرەوە و دەورەی مۆرەبیگەری بگرن؟ خب مۆرەبیگەری ئایسە وەک من کە مەسەڵەن فعالیەتم هەست ئەتانین دوای یەک ساڵ و نیم 2 ساڵەوە ئێمە ئەو لێڤڵمان بۆی نەبان و ئەرتقای بن لە وەسەد ئەم کلاسگەلیشە بازم کلاسگەلی دانشەفزایی بەرگوزارەوێ لە 100 شارە لە 100 ئۆستانە لە 100 کشوەرە کە خۆ من خۆم شخصەن سا یەکەم کە شرکەتکەم کە بتانم بە ڕۆشتر تەمرین بە مناڵەکان و ئیسفادەی لێ بکەم لە کارێکی خۆمە. باشە ئەم دوانیشەکە داوەری و مۆرەبیگەریە مینی فوتباڵە من توانیم بە عنوانێ ئەوەڵین بانووی کە بتانێ لە 100 ئۆستانە گاوایینامەی داوەری بە مۆرەبیگەریە مینی فوتباڵ بگرێ ئەمەمە بەدەست هاوەرگە. کاتە مینی فوتباڵ تەنیا حرفێکە کە لە بین و چندانێکە باست کرد کە وەکو داوەری شتوانی کارکەی وایە؟ بەڵێ خۆ داوەریەکەیشیم هەست داوەری فوتباڵیشم هەست وەلێ خۆفرەتر چۆن ئەلاقم هەست بە مۆرەبیگەری تەرجیح هەمداگە کە مۆرەبیگەری کارکەم. ئەمە تقریبان ڕشتەی دوومێ منە کە باشە ئەزانم کە ڕشتەیەکە لەوانەیە بۆ زۆرینە نامۆ بێ غەریب بێ ئەوە بزانم ڕشتێکە تازە هاتووە و خەڵک پێشوازی استیقباڵی سەلێکە سەبارەت بە ڕشتەکە کە زیاتر قسە لەسەری هەبێت بۆمان. خۆ جۆرە ڕشتەیە بەڵێ ڕشتەی داژباڵ یانێ وەسەتی یا هەرە وەسەت خۆمانە کە مناو بووین ناو کوچە کۆڵانە کایمانە کرد وەلێ خۆب ئیسا جدیدیش نییە فرە جدید نیەوە لە سەد جەهانیا مسابقاتیمان هەست و قوانین خاص خۆی هەست لە دوودانە نیمەی 5 دقیقەیە ئەم بازیە بەرگوزاریانە زمانێک کۆتا و فرێش مهەیەجە. باشە لەکێ دەستان پێ کردووە بە فعالیتکردن لەم بوارەیە؟ خۆب من ئەوەڵین بار ساڵ ئەوەڵ ڕاهنمایی بوو کە مسابقاتی شرکەتم کرد بعدیشی لە تارانە ناو تیم تارانە ئەنتخاب بووم بۆ کشوەری و ئیتر لێنەوە هاتمەوە ئێرە زانیان کە من فعالیتم بووگە ئەمانە ئیتر تانیم کە بازەمەوە فعالیتمە ئێدامە. خۆشکایەکی یان تەنیا و مۆرەبیەکە لە لای تیمەکەی؟ خۆب کایشم کردگەوە لێ بۆ مسابقات کاریگەریە بە عنوان مۆرەبیەچم. باشە دواتینەکەمانیان کە باسی بکەین.
ئەمیشە کاروا لە خەمەتانە ئەرزم کرد حکمە انتسابێ بەعنوان نایب ڕئیس مینی فوتباڵە ئەوستان خەریکم فعالیەتەکەم ئەمیشە دەرەجەسی فوتباڵەکەمە کە پێشتر ئەوە گەواهیەکەی بوو ئەمیشە مەدرەکەکەیە کە وتم پێتە تەنیا لە فوتباڵ توانین جێ مڕەبیگەریکە تا دەرەجەستێ ببەی نا فوتباڵ کە دەرەجەسیە خۆ ئەتەک فوتساڵە تەفاوەتی هەست فوتسال ئەوەڵ دەرەجە دی ئەگزەرنی ئاسیا بعد دەرەجە سی بعد دەرەجە بی جا ئەی وەلێ فوتسال جۆرێکە کە دەرەجە یەکمانەست ئەوەڵ دەرەجە یەک ئێرانە بعد دەرەجە یەک ئاسیا بعد دەرەجە دوو ئاسیا و بانچ نامەخاتنەمەی سەبارەت بە ئاکادمی فوتساڵەکە چۆناهی ئاموزشتان لێوە گفتوگۆمان بۆ بکەین خۆ ئێمە خەریکین لە پایۆتەک مناڵەکانە کارەکەین لە مۆبتەسەتگەلێ مختلفمان هەستنەوە باشکاکەمانە و لە خۆبە مناڵگەلەکە ناو ئاکادمیاتێکیانە کارەکەین لە سەتحی پیشڕەفتە سەتحی مۆبتەدی بعد متەوەسط و پیشڕەفتەمان هەست یعنی قەدەم بە قەدەم خەریکین ئەچینە بەرەو خۆ هەدەف ئەوەسە کە ئەم مناڵگەلە ئەوە ئاموزشەکەیان ئوسوڵی بێت ئەوە خاص ئاموزشیان بین کە هەر لە پایە و قەوی بێنەبان و بتانی لە سەتگەلی بانترا ئیسفادەیان لێکەین جۆرێک بێ کە ناو تیمەکانمانە لە مناڵەکان خۆمان لە مناو باشکای خۆمان ئیسفادەکەین و مەجبور نەیوچین لە شارگەلێتر یا لە جێگەگەلێترا بازی کۆن بێرین وایە هەر بۆ کەسەتەکان تو سێسەت هەم هەیە ناو باشگا کە شێوازی ئاموزشەکەم بەم شێوەیە سەرەتا خۆت تەئین سەتحیانەکەی تاوکو بزانین کامێکیان لە چ لەڤێڵەکان بەڵێ وەختێ تێنە ناو باشگای ئێمە بۆ سەبتنەوە خۆ ئەوڵ تەستێکیان لێ ئەگرین کە بزانین هانە چ سەتحێکە خۆ سریکیانە شاید قبلەن کاریان کردوێ باتەوەجۆ بە ڕەدەسنیەکانیان جیایانەکەینەوە تێکیان کارەکەین و ئاموزشیان ئاین ئەم مناڵگەلە خۆبسریکیانە شاید کاریان کرد سریکیانست کە ئەسڵ هیچ پایشیان بە تۆپۆ نەداگە خۆ بەمانە فەرقیان هەست و باتەوەجۆ بە سەتحیان ئێمە ئاموزشیان پیاین ئاموزشەکانیان متەفاوتە باشە نیمە زیاتر وردبینەوە لەسەر شێوازی ئاموزشی تۆ لە نێو ئاکادمی فوتساڵەکە سەبارەت بەو تکنیکانە بۆ ئاموزشت تایبەت و خاستانەی کە مختص بە خۆتە فێریان ئەەکەی بە تاوەتی بۆمان باس بکەین خۆ من خۆم بەعنوان سەرمەربی ئەم باشگا خەریکم کارەکەم ئاکادمیەکەم لە چەند دانێتر لە مناڵەکان خۆمان کە پیشکەسوەترێکن و سنیان ئەگەیت کە مەسڵ مۆرەبیگەری بگوزێرنن 6-7 نەفەریان کلاس مۆرەبیگەریان تازە چتکرگا گوزەرانگا و من لە مناڵگەلە گەرەکمە ئیسفادەکەم هەم بۆ باشگاکە هەم بۆ تەجربەی خۆشیان نەکنار خۆما یعنی ئەوڵ بن نەکنار خۆما کارکەن جا دوای بێتر کەمکە مەسڵ ساس و ڕەدەکانیش دانەدانە بەمە دەست ئەوانەوە مۆرەبیەکانیش ئەگەر بێن حتا کارکەن یا هەر خۆشم کە ئیسە کارەکەم هەرترم بەرنامەی جیاوازم هەست يعني قدم بقدم هرترم بالفرز ترمي أولم لمسة توب حفظ توب أجاهي محيطي من على كانيا ترم قلب بعدي دريبل وشوت وكنترول كان أنواع باستا كان تبقى برنامج خريك مش ببرو شو خوم آموزش بم شو مربي قلتر كم قلتر بين الكنار ما كاركن تبقى أو آموزش أو برنامج كخوم إيش نمو باشكاكو وأكاديمية إيش تبرو هلني آموزشگاکەی خۆتانە تەنیا خۆتی کە سەرپەرشتیاری و ئامۆزشی باشگاکەت بەدەستەوە یا بوو لە کەسانی تر ژوو کومڕەبی ئیسفاداکە کەسی تریش لەگەڵتان بۆ هاوکاریت بکەن لە ئامۆزشدان بە مناڵەکانە خب فوتسال سنة قبلا كتيمجلي مطرح مانبو لسنا ويسيشة بعض كونجلي فرا باستعداد وتوانا من حسلم رشدا خب الآخرم أمانة بس تجيب أو حس كمربيجلي توانا وكار كشتو أصولي تكون على كنا كاركن وخان نيازة أوي كلا بايوتان تكيانا كاركن خب من أشياء مربي كجرك ما استفادة اللي كم لنا وباشكا كما وخان لو صحابي وينم كا أتواني أرشوا من جرك ما انتقالي بات من على كان وهر تبقى أو آموزش وخم حال الذهن ما أو إنسان آموزش يامن خب من خم تايستك من على كان خم فقط كارم كرجا
ولی خب بازم لو مناڵگەلمەوە تانی گیانە مڕەبیگەری بگرن و بیگوزێرنن ئیسە با تەجروبەترێکن نسبەت بە قبل دەرەخمە وارد کاریان کەم وارد ئەرسەی مڕەبیگەریە فوتساڵ بن کە بتوانین بە هاوکاری یەکترین و پڕقدرەتر بچینە بەرەوە ناو مسابقاتە شرکت بکەین. باش لە حاڵی حازرە چێن مڕەبی لەگەڵایە؟ ئایسە لە حاڵ حازرا فعلەن دوو دانە مڕەبیم هەست ولی خب ئەیژم نیاز هەست کە ئەگەر سانسەکانمان فرەتەوە بێتەوە مناڵەکان تریش لە چەند شۆبەی مختلفە تان لە چەند ساڵن مختلفە کارکەن و هاوکاریکەن تەکمانە. باشە مڕەبیەکانن لە چ ئاستێکان لە چ سەتحەکان؟ سەتحێ یەکێ ئاسیا فوتساڵیان هەست یەکێ ئێران کە جدیدەن لە سنا بەرگوزار بوو چەند وەخت پێش لەو سەتحا 6 هەفتانە لە مناڵەکان کە شرکەتیان کرد لە کلاسا لە سەتحا شرکەتیان کردەوە ئیشەڵا کە لە بلگەل بانتریکیشوە ناو ئاکادمیەکەی ما خۆ تەخەسوسی گۆلێری ئاموزشین من بە گۆلێرە ئەشە دەکەم سواردگمەکە بە مدیریەتی خۆمەوە کە خۆیشم حزورم بێت تا وەختێ مەسەن ئەو گۆلێرە ئەشەدمە کە فیدە ڕێگا و بتانێ مناڵەکان ئاموزش با و گۆلێرەکان تریش ئاموزش با تەخەسوسی. شتێکتریش کە ناو باشگاکەم ناهەست بۆ وەڵینبار لە غەربە کشوەرە بۆ بانەوان خەریکین ئەنجامی ئاین ئاموزشی زەبانێ فوتساڵە یانێ چا یانێ ئیسلاحاتێ فوتساڵی وە فوتباڵیە ناو ئەکادمیەکە بۆ مناڵەکان ئاموزشی بن و فێر بن مەسەڵەن بەلفەرز واژەی شوت واژەی پاس دریبلینگ هەرچێک کە هەست کە فێر بن کە ئەگەر ئەم مناڵگەلە لە ئایندای شەڵا بوون بە لژیۆنەر یا تانیان کە لە سەتگەل بانترا کارکن تانن بلەخەرە نیازە کە تەک داوەرە تەک مڕەبیگەل خارجیە تەک کەسگەلێک ئاواینە ارتباط بەرقەرارکەن و ئەوە نەوێتە باعث کە نەتان لە ئەدامەی کارەکەیان دروستتر بچێتە بەرەوە ئوسوڵیتر بازەمێژم کە ئەمە ئیسلاحاتیشە فێر بن بۆ ئایندەیان. باشە خۆ توانیتە ببێ بە لێژیۆنەر؟ خۆم کە لە سەتحێ ئێرانە فقط کارم کردەوە چۆن خۆ بەلەخەرە بە خااتری شرایەتە خانەوادەم و مناڵەکەم تایسە نەمتانیگا هەمچین یەک دوو پیشنەهادم بووگا خۆ بۆ لێ نەمتانیگا ئەسڵن هێشتا ئەو مۆقعیەتە بۆ خۆم پێش بێن و شرایەتەکەی فراهەم بکەم. باشە شرایەتێکی خاصی هەیە کە کەسانێکە بتوانن ببن بە لێژیۆنەر شرایەتێکی هەیە؟ خب ئێستاداد و توانای ئەو فەردە فرە مهمە و ئەوەی کە مەسەڵایسە من خۆم یەکی بە عنوان باشکادار یا کەسکەلێکەوە دەستچوون لە وەرزشاپتانن ئەم مناڵگەلەوە ئێستادادیان هەست معرفیان کەن بە تیمگەلە خارجی معرفیان کەن بە تیمگەلێ بەرتر خۆ من ناو ئێرانە تایسە ئاکادمیەکەم هێشتانەوە گەسە 2 ساڵش بۆ خۆم خەریکم کارەکەم مناڵەکانم سای یەکەم کە ئەگەر تیمێک بازیکۆنی گەرەکە لیگ 2 لیگ 1 یا سەتحگەل بانتر لیگ بەرتر معرفیان کەمە لیگەرتر بە تیمگەلێتر کە هەم بۆ خۆیان تەجروبەس هەمووی کە تێنەوە ناو باشکەش تەسیردانی لە مناڵەکانترەوە ئەتان حرفەیتر ئێدامەی بن و ئەوانە بە نەزەرم کەسکەلێک ئەتان نەخشێ فریان دێت لەوە هەم باشگاکانە هەم بەلاخەرە کەسکەلێکە دەستچوو مەسئولگەر بۆ وەرزشی. خاچ لامێنە بزانم کە لە هەموو ڕێگایەکە دەستی پێ ئەەکەیت بەتایبەت بۆ خانمەکان فعالێتی وەرزشیت بە هوەریت بە پێویستەکە کەسێک بە بەرزامی وەکو پاڵپشتێک وەکو کەسێکە یارمەتی دەرز بێت لەو ڕێگای کە هەڵبژاردووە لەگەڵت بێت بەتایبەت ناو بۆ خانمەکانە نێو کۆمەلگای ئێمە بە حکمی و کێش و گرفت و سەختیانە کە هەیە بۆ هەموو کەسێک تۆ لەم ڕێگای کێ زیاتر وەکو خانەوادەت بنەماڵەت کێ زیاتر یارمەتی دەرت بوو کێ زیاتر پاڵپشتی کارەکان تێ کرد؟ خب من وقتی مجرد بوم بابام فرا حمایتم کرد حتی وقتی اردوگل تیم ملی بو خوی امی برد امی هاورد و بعد با وجود و اطرافیان فرا قصیانه کرد بحثیانه کرد که امکانیش که تنها خوی نیو چه بو مسابقات شهر به شهر بچه با وجود اوانه بازم هر بابام حمایتم کرد واقعا حمایتم کرد و ئیسیشا خانەوادەم حمایەتمەکەن ئەوە باعث بوو کە خۆ کولەن خانەوادێک وەرزشین براکەشم لە ئەرسەی هەندباڵا کارەکە داوەریەکەت دەرکل شتێک غەریب نییە ناومانە وەرزش بۆ دەلیلە گشتمان حامی یەکترینین
خب دوایەوە کە ئزدواجم کردی تر ئەو حمایەت بابامە بۆ باعث ئەوە کە هاوسەرەکەیشم بێت حمایەت کات و لەم زەمینە کۆمەک من کات باوجودەوە بازم سەختی گەل فرێ هەست مەخصوصن لە وەختێکەوە کە باشکاکەم دانیاگە خب سەختی فرێ هەست وەێ بازم باوجود ئەوە هەر پشت منی گرگە و حمایەتمی کردە. باشە و کاتێک کە یەکەم جار بە ماڵەوە زووتی ئەمەوێت وەرزشێکی ئاوایی هەڵببژێرم چکەروە کە زانی وەرزشێکەکە زۆرینەی خەڵک بەزاخەوە بە هەنێ بیرروباڕی هەڵیان هەیە کەڵەنە وەرزشە بۆ ئافرەتەکان نابێت گونجاونی و جوانی و ئەلم قسانە ڕێکشنی ماڵەوە چی بوو دایکت باوکتر کامێکیان بەجیا؟ خب واقعا ئەمەیانە ئەوت کە فوتبال ڕشتێکە کوڕانە کەنیشکی چ لزومێکی نییە بچێت لە ئەترافیانە نزیک خۆشم ئەم ژنەفت وەێ ناژم بێتەسیر بوو وەێ هیچ وەخت باعثنەوە کە من دەستە کارەکەم هەڵبگرم و هەمیشە حەسم کردە شتێک جیاواز و متەفاوت لە دیگەران ئەنجام بم و فکرم کردم ڕشتێشە چۆن بە هەرحاڵ علاقەم هاپێ ئەتانم لە ناویا پیشڕفتکەم و سەد خۆم بۆمەبان باتەوە جۆ بە توانایی و سەدادێک کە لە خۆمە ئەمدی خب دایکم کە بەخاترەوەی کە خب بە هەرحاڵ چ لەسەر من چ لە سەر براکانم وەرزشمانە کرد کەمی ئەترسیا ئەوت ئەتفاقێکتان بۆ پێش بێ و ئەوەی کە ئەترافیانیش قسەیانە کردیانوت بۆچێ مەسڵان کەنیشکەکە تەنها ئەنێری شار بە شار بۆ مسابقەتێک تیمە ئەچووم ئەیانت بۆچە ئەینێری فڵان بەحمان تەسیری بوو لە بانیەوە بازێ جار مخالفەتی ئەکرد وەێ خب بازم هەر ئەوە نۆگەکە بێتە مخالفە 100% من هەر حمایەتمی کردگە لە گۆشۆکنارەوە ئەگەر حمایەت ئەوان نەوایت واقعان من نەمەتانی بەم جێگە بگەین بابایشم کە خب بازەمێژم باوجودەوەی کە ئەترافیان ئەم قسەگەلیان ناکرد کە کەنیش ناوێ فوتبال کات و هیچ لزومێکی نییە ئیسە ڕشتێتر انتخاب کات هیچ لزومێکی نییە بچێ فوتبالکە باوجودەوە بازم هەر حمایەتمیانە کرد تەک بە تەک خب بالاخره در ئەوان نەوایەتن من نەمەتانی هیچ وەختێ بۆ خاستەی زهنی خۆمە بگەین باوجودەوە چەند ساڵ دوور بووم لە فوتساڵ و فوتبال یانێ دوورکە 4 ساڵ بە خاطرەوەی کە مناڵەکەم هاتە دنیا من بە صورت حرفەی ئەدامەم نەداوە بازیم نەکرد بە صورت حرفەی ناو لیگەل سەتحبانە ولی بازم نەوە باعثەوە کە من دوور بگرم کامەڵ لەهێن بازم دوارە هاتمەوە. باشە من بزانم کە هاوسەرەکە زیاتر لە چ ڕوویەکەوە هاوکاریت ئەکا زیاتر لە چ ڕوویەکەوە لە چۆناهی یارمەتی دەرتا هانتەیە کە بۆم ڕێگا هەرتۆ بەردەوام بی؟ خب وەختی من ئزواجم نەکردو هێشتا شەرتم دانیا کاشێ حتمما وەرشەکەم ئەدامە بم و حتا نووسیگمەنەوە ئەخنامەکەیشما کە بە باوکمە وتکە کە مەسڵ من ئەگەر چۆن یانزانی کە علاقەم هابێ کە ئەم وەرزشمە ئەدامە بم بعدیشی خب لە ئەوڵەوە سەخت بوو خب بالاخره بنیامە چێتناوە زندگی مشترک مێمانداری و نازانم مێمانی و خانەداری و هاوسەرداری و مناڵداری ومانە گشتی ئزافاوێتە مەسئولیت بنیام خب بە هەرحاڵ منیش گیانەوەم لەم قەزیە فرە سەخت بوو بووم لە ئەوڵیشەوە خۆ شوەکەم هەر ئەیوت کە ئیسەنە مۆستەقیم لە بازەجار مەسڵەن ئازیەتەوە مەسڵەن لە تایمێکا من تایم تەمرینم بوو یا تایم مسابقەم بوو ئەو بالفەرز حەزێکرێمە مسافرەتێ بچین یا شتێ بەد کەمێ کۆنتاکت پێشە هات ولی خب بە مرور ئەمانە حل بووە چۆنەوانیش زانیان کە من واقعان علاقەم هاپێ یانێ ناتانم دووری لێ بگرم حمایەتیان کرد و کنار هاتن تەک شەرایەتە بعدیشی ئیسە کە باشکاکەیشم دانیاگە خب چ لە نەزەر ماڵیەوە کە من مەسڵەن تیمەوە بۆ مسابقات ئەگەر کەسێ سپانسرم نەوێت حمایەتەکەن خب دڵگەرمی ئات بە منەمانە گشتی خب لە بازێک جێگا ناومیدەوەم ولی خب بازم ئەو تێ ئومیداتە من کە حمایەت مەکات باوجودەوە خۆی وەرزشکار نییە وەرزشی نییە ولی بازم واقعان دەمی گەرم حمایەتەکات ئێستا ناژم کە خانمەکان ئەشی حتمما هەر کارێکەکەن ئیجازە بگرن لە هاوسەرەکە یان یامەسڵەن شت پێ ولی خب من مەشورەتە گرم تەکیانەوە ئەو تەک منە ئەو نەڕاحەت هەم کە لە مۆرد باشکاکەم ئەگەر مشکڵی پێش بێت هاوفکری کەم تەکیاوە کۆمەکم کات. زۆر باشە ئەڵەن کە لە نێو هەموو خانەوادەیەکە کە کاتێ دوو هاوسەرکە مناڵێکیان ێواگەر ئەو دایک و باوکەیسە فعالیتێکی هونەریان بە یاخود فعالیتێکی وەرزشیان بێت مناڵەکەت هەنێ جا لە هەنی ڕووەوە کاریگەری تەسیراتی لەسەر مناڵەکە دروستەکە کێوش حەزکا بە هەمان حرفەی دایکی حەزکا بە هەمان حرفەی باوکی تا چەند حرفەی وەرزشی تۆ توانیویەتی کاریگەری لەسەر مناڵەکە دروستکات و ئەو حەزش لەوە دروستکە کە بێتە سەر ڕێگای دایکی.
خۆ کوڕەکەی من فرا حەزەکات کە من فوتبال کارەکەم فوتسال کارەکەم بازێ جار هیلاکەوێ ئەوە ئەم ساڵون و ئەو ساڵۆن ئێوەم تەخۆما خۆویستیشە کەمکەم سنی 11 ساڵیە کەمکەم خەریکە گەوراوێت چۆن من لە کەنیشکەکانە کارەکەم کوڕێک نییە لێنا بازێ جار عزیەتەوێ ئەمانە پشپەردە هەست وەێ خۆب دەرکل ئەویش گۆلێری حەزەکات گۆلێری فوتساڵ علاقەی هاپێوە کارەکات علاقەی هاپێ ئیسە نازانم شاید بعدەن بزانین چه پێشتێکە گەریکە بە سوورەت حرفەی منەسەن ئێسرارێکم نییە کە ئەو بێت حتمما چۆن من فوتساڵ کارم کردەوە بێ فوتساڵ کارگەوە لێ فرە تەسیری هەزیانە حتا لە مناڵیە ناو ماڵا مەسەنەوت بە من تەمرینم پێ بە یامەسان ئەمبەر بۆ ساڵن تەخۆما حەزیەکریا لە مەدرسە مسابقەی شتێکیان وایە وت من مەمانە مەسەڵەن ئیتر کولەن منی تعریفە کرد بۆ معلمەکەیان و مەدرسەکەیان کە من ئەچوان بۆی نەگەشتی ێزانی کە من فوتباڵیستم بەحدێ مەسەڵەن لە ذهن خۆیان خۆ ئەوە باعث افتخارە بۆی بە قۆڵ خۆی هەمیشەیە باعث افتخارە کە مەسەڵەن مەمانم وەرزشە کات و فوتباڵیستە. خاتی لامێنێ بزانم کە هەروەکە بەداخەوە ئەو بیر و باڕەحمەد ناو کۆمەلگامان دروست بووە و لای زۆرینی ئافرەتەکانیش خۆیان و شتیان قبول کردووە کاڵە نێمە وەرزشێکە کە بۆ ئێمە نییە باشترە کە ئافرەتەکان نەچون ڕوونێنن بەم وەرزشە بەڵام لە حاڵی حازرە خادمەکان تا چەند پێشوازی استقباڵەکەن لەم وەرزشە تا چەند ئێستا ڕوو ئەهێنن و دێن دێن بۆ لای تۆ بۆ باشگاکەت ئەیانەوێت کە لەگەڵ یانە کار بکەیت ئایا پێشوازیان باشە گۆڕیاوە گۆڕانکاری چیا هاتووە نسبەت بە سەردەمی پێشووتر خۆبەیمە خەتان خۆمان فرەتانێت تەسیرمان بێت بینش و تەفەکر خۆمان فرە ئەتانێت تەسیری بێت لەبان ئەوە کە ئیجازە ناین کە پیاگەکان بالفەرز ئێمە و پیاگەکانە فەرقی دانەنن خۆشمانەشێ ئەو بینشمانە تەغیر بین کە بە تواناییەکان خۆمان ئیمانمان بێت کە ئەگەر گەرەکمان بێت چه فوتباڵ کارکەین چه هەر ڕشتێکتر و هەر کارێکتر ئەتوانین و هیچ مەحدودیەتێکی نییە بۆمان جنسیت معنایەکی نییە لێرە چون خۆ هیچ کەم و کەسریکمان نییە وەختێ اتفاقا نییە مەیانمان بۆ بازەوێت و ئەتانین فرەتر حمایەتمانەکەن خاستر توانایی و ئێستادادەکانمانە کە پێتە بەرچاو کە من فکرمە کردەوە لە فڵان جێگا ئاسان ئەو ئێستادادمنەوە توانای منەوە لەیسە کە شرایەت و زمینەی بۆ من فراهەم بووگە چنە ڕاحەتترەتانم لەم زمینە کارکەم و موفق بم. خۆب قبلا خانەوادەکان سەختگیریان فرەتر بوو وەختی ماشوای مسابقات واقعاً بازیکۆنمان بوو کە شاید بێژم خانەوادگی وانە بەرماڵیان ئجازەمان نەگرت فقط بەخاطر یان مڕەبی و سەرپەرستەکەمان تکایە نەکرد کە ئەم بازیکۆنە ئستعدادی هەست بابێ بۆ مسابقە شاید لەو بازیکۆنگەلیشمانە بوو ئیسا خۆ فرە کەم پێشتێ تەکوتوک ئیسا فرە خانەوادەکان باوکەکان فرە کەنیشکەکانیان حمایەتەکان بەڵام هەر هەیە هەست واقعاً هەست من پێشاتکە بۆم شاگردم بوو گەکەوتیگە مەسەڵەن خانەوادە مێژن فوتباڵ هیچ ڕشتێک نییە کە لە ئەسڵ نازانم لە حەد ئێمە بێت یا مەسەن شتگەلێک ئاوا بژن هیم کوڕەکانە ئێمە ناتوانین ئیجازە بین و ئەو بازیکۆنە واقعاً توانایشی بووگە ئێستادادی بووگە حیف بووگە یانێ کە دوور بگرێت و خۆشبەختانە ئیسە قسەکەن تێکیان ئاگەر مەسەڵ مۆرەبیەکان یا نازانم کەسکەلێکەوە هاان لەو ئەرسا فعال دەگەن قسەکەن دە خانەوادەکانە خۆب تەسیرگوزارەوێ و ئەتان دوارە بێنەوە فعالیەتکەن بە نظرم نسبت بە قبل حساسیتەکان کەمترۆ بووگەسەوە خانەوادەکان فرەتەکەنشەکانی حمایەتن فرە کەسکەلیش نایسە ترم جدیدم دانیا بۆ سەبتنەوە انتظارمەوە ئەو نەکەنیش بێت کە فوتساڵ انتخاب بکە ولی واقعاً استقبال فرە خاص بوو بە نظر من دروستە نسبت بە کوڕەکان کەمترەوە لێ بازم نسبت بە گۆزەشتە خاسترێک خواش کرد خاتی لامێن بزانم لەم ڕێگای ئێوەیە هەنی جارێتتر لە مسابقەکان بێت لە تەمینەکان بێت بۆ زۆرینەی وەرزشکارەکان پێش دێک کە تووشی مەستومیەتێک بن پشتی واتایستە بۆت پێشاتوە بەڵێ پێشتێکە خۆ بە هەرحاڵ
مناڵگەلێکە هێشتا هەم هەستمان لە مەسابقا مەسەڵ مەستومیەتی بۆ پێشاتکە بۆ خۆت ئەمێ بزانم بۆ خۆم نا ئەسەن شکر بۆ خوا تایسە مەستومیەتی جدیم نەوگە کە خوای نەکردە لە فوتبال دوورۆ کەفمۆ یا لە حرفەکەم شکر بۆ خوا تایسە ناوەستان پێشنات خاتی لامەمێت کە کۆتا پرسیارم ئەمە بێ بەم پرسیارم کۆتای بینی بە بەرنامەکە کە 5 ساڵی تر لە جاهاتوو تا خۆل لەکوێ ئابین هەستێکی لامە گەیشتوتە کوێ لە کارەکەیە من هەدەف ماوەستەکە واقعاً سنا ئیسە لە سەد ئۆستانە شاید تیمگەلێکمان بێ بە هەر حاڵ مەترەح بن لیگ یەک لیگ دوو کارکەن تیمی لیگە بەرتەریە فوتساڵمان بێت ئیسە فەرق ناکات چ بەناو باشگاکەی منەوە باشگایەکترەوە کەپتانین واقعاً بۆ تەنها دەست من ناکرێت ئەشێ چەند نەفەر بین دەست بینە دەستێکەوە کەپتانین واقعاً فوتساڵ شارەکەمان بخینە بەرچاو لە سەتح جەهانیە نەفەقەت لە سەتح ئێرانە لە سەتح جەهانیە بتانین مەترەح بێ بۆمان من هەدەفم ئەوەسە واقعاً کە چۆن فوتباڵ وەختی هاتە ناو ئێران هەنبانەوان ئیتر ڕەواجی پەیا کرد تقریبان فوتساڵ کەمێک هەمڕەنگترەوە بوو بە خاطرەوەی کە خۆ فوتباڵ تایسنەوە حەزیانەکە لەبان چەمەنەوە کارکەن ئەوان شەوە فوتساڵ کاریانەکە چوونەبان چەمەن من حەزەکەم واقعاً هەر وەک سابق ئەو فوتساڵە بێتە فوتساڵەکەی جارانەوە کە لە شار خۆشمانە مەخسووسن بتانم ڕەواجی بم وتم بازم تەنها خۆم نەبە کۆمەک کەسگەلێکەوە واقعاً لەم زەمینە تواناییان هەست و سەرڕشتیان ئینشاءالله خاتو لای زۆر دڵخۆش بووم بە چاپێکەکەنی ئەمڕۆ ئینشاءالله کە نمونەی خاتونی سەرکەوتی وەکو تۆ هەر زیاد بێ هەر ڕێگات کراوە بێ ئینشاءالله کە لە داهاتوو بتوانین سەرکەوتنەکانی تۆ یەک لە دوای یەک ببینین کە لە گەورەس کردی بە چاپێکەوتنی ئەمڕۆ سپاس دەکەم میوانداریت قەبوڵکردن مەمنون سلامەت بن خۆبانێ بینەرانی عزیز و خۆشەویستم سپاسانەکەم ئەمڕۆشە تاکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆیە مەسان جێنێشت و ئەم بەرنامە وەرزشیە تاکوونێ کۆتایی بینەری بوون ئومێدەکەم بەرنامەی ئەمڕۆژ وەکو بەرنامەکانی کەم جێ ڕەزامەندی چاک بە چاکیەوەی عزیز و خۆشەویستم بوو بێ هەساکوونێ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی تر لە بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە هەمووتان بەخوای گەورە سپێرم ئاگاتان لە خۆتان و باشیەکانتان بێت.